ڕاهێنانی ناساندنی دژبەیەکەکان من نیگار جەواد ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت چەند جۆرێکمان هەیە لە دژبەیەکەکان لە قورس و سووکەوە دەست پێ یەکەین. ئەمە پەرداخەکە هێناومانە دەردمان تێکردووە قورس سووک ئەیەنە دەستی مناڵەکە بۆی هەستی خۆمان لە پێشە ناساندنی بۆ بکەین ئەڵێن ئەمە قورس ئەوە سووک. دواتر ئەیەنە دەستی مناڵەکە بۆی هەستی پێ بکە پێڵین کامیان قورسە بەدەستی واگرێ قورسەکەمان باتە دەست دواتر ئەوە فێر بوو اینجا چینە سەر سووک. یەکێکی تر لە ڕاهێنانەکان باسی درێژ و کورتەکەین. ئێمە لێرە بەمە کردومانەی واتوانە لە ماڵەوە بە قەڵەمیان بەڕاستاییان درێژتر ئەوەی تریان کورد بێ سەرەتا پێناسێنی ئەمە درێژ کورت دواتر داوا لە مناڵەکەکەی درێژەکە باتە دەست دواتر کورتەکە. یەکێکی تر لە ڕاهێنانەکانمان پاک پیس وەرەقەیەکی ئەیفۆرمان هێناوکیان لێ نووسراوە پیسە ئەوەی تریان پاک پێناسێنی ئەمە پیسە نووسراوە پیس ئەمەیان پاک پیس پاک چەند جارێک لی دووباراکەیتەوە دواتر داوا لە مناڵەکەکەی پاکەکە باتە دەست هەروەها پیسەکە کە یەکێکیان فێر بوو ئینجا چیتە سەرەوەی تریان. ئامانج لە ناساندنی دژبەیەکەکانەوە بۆ فێربوونی دژبەیەکەکان بە مناڵان ئێمە لێرە چەند جۆرێکیمان کرد ئێواتوانن لە ماڵەوە چەنەها جۆری تری هەیە توانن ئەوانەی تریشیان پێ بکەن.